ئێرە شەقامی باخی بەختیاریە بە پێی و سەرژمێری کە کراوە لە 1 سعاتدا زۆرترین ئۆتۆمبیل کە پێیدا تێدەپەڕێت 5,000 ئۆتۆمبیلە. ئەمە ژوای کرد لەوێدا پرۆژەی یەکتر بڕ جێبەجێ بکرێت. ئەماش دیمەنی سەرەتای کارکردنە لە پرۆژەی یەکتر بڕی باخی بەختیاری کە قۆناغی یەکەمە، ئەویش دروستکردنی ڕێگەی جێگرەوەیە بۆ ئەوەی جوڵەی ئۆتۆمبیل نەوەسێت و پرۆژەکەش لە کارکردن بەردەوام بێت. ئەندەرەکان دروست دەکەین بڵێ دیوار و سەقفی ئەندەرباس بە تەواوەتی هێنەوە شوێنی خۆی، یعنی وەکو وایە هیچمان نەکردبێت دوایەوە. ئەنجا جوڵەی هاتوچە جاری کا خینەوە سەری وەکو وایە ئیتر ئەوان لەسەرەوە هاتوشوی خۆیانەکەن وەکو ڕابردووی لێتەوە. ئەنجا ئێمە جاری کە قۆناغی سێمی جێبەجێکردنەکە ئەچینەوە شانەکانەوە، ئیتر لە شانەکانە ئیشی خۆمانەکەن، یعنی مختەرەباتی ئەندەرباسەکان ئەوانەی کە نزیکە لێوەی ئیشی خۆمانەکەین بە مەزبوطی و حەفر لە ژێرەوە ئاکرێ سیارەش لەسەرەوە ڕوە. یەکتر بڕی باخی بەختیاری چارەسەری کێشەی هاتن و ڕۆیشتن باڕاستی سلێمانی تاسڵوجە و ڕۆیشتن بەرەو بەکرەجە و قولەرەیسی چارەسەر دەکات و وەستانی ئۆتۆمبیل لەو شەقامەدا ناهێڵێت. ئەم ژێڕەوانە کە مەبەستی سەرکیلەوە دروست وەکو یوتێرنە، بەڵام یوتێرن لەسەرەوە نا لە ژێر زەویایەکەی کە ئەمە گراوندە تۆ لە ئەچیتە ئەندەرگراوندەوە لەویا ئیژەکەی کە ئیتر وەکو پێمەتی ئەم جوڵانە زۆر چوڵەی هاتوشۆ بە تەواوەتی ئاسانەکە. لەگەڵ پرۆژە یەکتربڕی بەختیاریدا پرۆژە یەکتربڕی ئارام کە دەکەوێتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود لە نزیک گردی ئیبراهیم ئەحمەد جێبەجێ دەکرێت. لە ئێستاشدا چەند یەکتر بڕ و پرد و بەرزە پرد لە دیزایندان کە زۆرینان دەکەوێتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود. هەڵمەتەکانی پرۆژەکانی ناوشاری سلێمانی لێرەوە بەدواوە لە شەقام و کوچە و کۆڵانەکاندا دەبینرێن. لێرەوە سلێمانی هەنگاوێکی جدیتر دەنێت بۆ پرۆژەکان. ئەمیش دوایەوەی هەموو ئەو بربەستانی کە هەبوون لە بەردەم پرۆژەکانی وەبەرێنان و گەشتیاری و گەشتەسەندنی سلێمانی بەتەواوەتی لە ناو دەچن. جارێکتر سلێمانی دەبێتەوە سلێمانەی کە هەمیشە لە لووتکەی ئاوەدانکردنەوەدا بووە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.